حەکیمێک لە بەغدایە. هیچ لە پسراوێکی باڵای حکومەتی هەرێم هێندەی قوبات تاڵبانی بوێری دیالۆگ و دانووسانی نییە لەم بارەدا. بەتایبەت لەم قۆناغەدا کە هەمووی چاوەڕێیکردنەوەی ڕیسەکەن بەخوری و گرێوی سیاسی لەسەر ئایندەی هەڵبژاردن و ئیدامەدانی بەرژەوەندیە گەورەکان دەکرێت لە هەرێم و عێراقدا. واتانیەتی قبەی خراپ زۆرترە لە باش. لەم دۆخەدا هاوشێوەی قەیرانی ئابووری ساڵی 2014 قوبات تاڵبانی شانیدایە بەربەر پرسیارەتی قۆناغەکە. ئێستاش دوای 6 ساڵ لە بەردەوامی قەیران و چارەسەر نەبوونی کێشە قوڵەکەی هەرێبوو ناوەن. دووبارە هەموو چاوەکان چوونەتەوە سەر هەوڵەکانی قوبات تاڵبانی. دوای هەفتەیەک زیاتر لەمانەوە لە بەغدا هیچ دەرگایەک لە پایتەخت نەماوە کە قوبات تاڵبانی دەستی بۆ لێدانی نەبات بەو نیەتەی لایەنی کەم بە هەکبەیەکی پڕۆ بگەڕێتەوە ناو خەڵکەکەی خۆی و کۆتایی بەم سەردەمی ناسەقامگیریەی دۆخی ئابووری موچەخۆران بهێنێت. لەم ماوە پڕتەنگەژەدا کاتێک ئاڵۆزیەکان و پیلانجێڕی هەبووە بۆ تێکدانی ئاڕاستەی دیالۆژی هەرێم و بەغدا، بەڵام مکوڕی قوبات تاڵبانی بەغدای ناچار بەوە کردووە دەرگای ئەو پەرلەمانی بۆ واڵا بکات کە لێوە بڕیاری بڕینی پشکی هەرێم دەرچوو. لە هۆڵی دەستورەوە پابەندبوونی هەرێمی دووپاتکردەوە بە یاسای پڕکردنەوەی کورتهێنانی دارایی و تۆپەکەی دووبارە خستەوە ناو گۆڕەپانی لایەنە سیاسەکانی عێراق لە ئەنجومەنی نوێنەران تا دەرچەیەکی یاسایی و دەستوری بدۆزرێتەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستانیش پشتی خۆی وەربگرێت. سەرەتاکانی ئەو دەرچەیەش ڕێکەوتنی هەرێم و ناوەند بوو لەسەر پڕۆژە یاسای بودجەی گشتی عێراق بۆ ساڵی 2021. چاڕوانیش دەکرێت هەرێم و ناوەند لەسەر زۆر دۆسیەی تر بگەنە ڕێکەوتن و قوبات تاڵبانی بە هەکبەیەکی پڕ دەستکەوت و بەرهەمەوە بگەڕێتەوە بۆ نیشتیمان.